سڵاتان هێمە کاتتان باش بەنامە ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. سکاڵاکان لەسەر سوۆشیال میدیا و پلاتفۆرمەکانی لە ماوەی ڕابردوودا داوای کردووە کە زیادبوونی تاوانە کۆمەڵایەتەکانی لێ بکوێتەوە. هەر ئەمە وای کرد کە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ مساوێک ئاراستەی داواکاری گشتی ئێرێم کا بۆ ئەوەی سنوورێک بە پێی یاسا بەکارەکان بۆ ئەم بابەتە دابنێت. من لەسەر ناوەڕۆکی یاساکە دەوەستم کە چی لە خۆ دەگرێت و دەور و کاریگەری چی دەبێت لە سنووردارکردن و نهێشتنی ئەو فەوزایی کە لەسەر ئاستی تاق و گشتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەگوزارێت. لەگەڵ ئەومانە بێگومان لەسەر بابەتی لێبوردنی گشتی بەشێکی دیکەی قسەکانم لەگەڵ تاڤگە عومەر بەڕێوەبەری گشتی لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ. تاڤگە خان سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ زۆر مەمنون. زۆر سپاس. نووسراوەکەی ئێوە بۆ داواکاری گشتی هەرێم چی تێدایە؟ چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. دیارە ئێمە بۆ پێیکە وەکو دەستگایەکی نیشتیمانی بۆ چاودێریکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان کاراین. بۆیە کۆمەڵێک سکاڵای زۆرمان لە هاوڵاتیانە بۆ هات بە تایبەتیش لەسەر ئافرەتان ئەو ئافرەتانێک کە با بڵێن ڕۆژانە ڕۆبەڕۆی هێرش و قسەی ناڕەوا و ناوزڕاندن ئەمنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. بۆیە لەم ڕوانگەیەوە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بۆ پێیکە بەپی یاساکە پشتبەستن بە یاسای ژمارە 4 ساڵی 2010 دیارە دەستە دەسەڵاتی ئەوەی نییە کە داوای یاسایی بژۆڵێن لەسەر هەندێک لایەن و لەسەر هەندێک با بڵێن تاکەکانی ناو کۆمەڵگا. ئێمە نووسراوێکی فەرمیمان ئاراستی دەستگای داواکاری گشتی کە لە هەرێمی کوردستان تاوەکو بتوانن کە داوای یاسایی لەسەر ئەو پەیج و کەناڵانە بژۆڵێنن کە بە هەر شێوەیەک لە شێوەکان کە ناوزڕاندن یاخود بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست ئەکەن لە هەرێمی کوردستان. بۆیە دەستگای داواکاری گشتی و سەرۆکایەتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە سوپاسەوە داواکەی دەستی بە هەند وەرگرتووە نووسراوێکی ئاراستی سەرجەم فەرمانگەکانی خۆی کرد لە هەرێمی کوردستان تاوەکو بتوانە ئەو کەسانی کە سۆشیال میدیا بە شێوازێکی ناڕاست و ناتەندروست بەکارهێنن ڕوبەڕووی دادگایان بکاتەوە. تا بخان بۆ ڕوبەڕووبوونی هەر دیاردێکی کۆمەڵایەتی هەر تاوانێکی کۆمەڵایەتی پێویست بە یاسا هەیە. ئێمە یاساکی تایبەتمان هەیە بە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی کە من بە دۆداچوونم کرد بێت تەنها یاسای ژمارە 6 ساڵی 2008 بەم یاسایە دەتوانێت ئەمە بکرێت؟ بە دڵنیاییەوە نەخێرە، چونکە ئەم یاسایە بەڕاستی لە سەردەمانێک دێچۆ ڕەنگە زۆربەی زۆری ئەو ئەپانێکی ئێستا لە هەرێمی کوردستان و ئەو پلاتفۆرمانێکە لە هەرێمی کوردستان کاران بەڕاستی هەر بوونی نەبووە. ئەگەر سەرنج بدەین و خوێندنەوەیکی خێرا بە یاساکە بکەین ئەبینین کە تەنها بە دێڕێک پێناسی تاوانە ئەلەکترۆنەکانی کردو کە ئەمە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندێنەوەکو ئەو پلاتفۆرمانێکی ئێستا بەکاردی وەکو سەکۆیەک بۆ ئەنجامدانی تاوانی جۆرەها تاوانیان ئەمە ڕەنگە ناوزڕاندن و هەڵوا بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست ئەمە یەکێک بێت لە تاوانەکان دەنا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو با بڵێن تاوانانی کە لە ڕێگەی سۆشیال میدیا بە تایبەتیش ئەو پلاتفۆرمانێکی ئێستا بەکاردێت جۆرەها تاوانی جۆرا و جۆر بەکارێک کە گرنگترینیان بازرگانی کردن بە مرۆڤ و هەروەها بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر. باشە ئەمەی ڕوو دەدات لە تۆڕە کۆمەڵایەتەکان خراپ بەکارهێنان یا تاوانی ئەلکترۆنی خۆی ئەمە بەپێی هەموو پێوەرەکان ئەمەنە تاوانی کۆمەڵایەتی یعنی باڵێن تاوانی ئەلکترۆنین، چونکە ئێمە ڕاستە یاساکەی هەرێمی کوردستان ئەو بابەتە لە خۆ ناگرێوەکەوتم تەنها بە دێڕێک خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی پێناس کردو کە ئەمە ڕەنگە بۆ ئێستا گونجاو نەبێت و ئەو پێشکەوتنانە و ئەو گۆڕانکاریانی کە لە ئێستادا ڕوویداوە ڕەنگە یاساکە لە خۆی نەگرێ و جگە لەوەش بەڕاستی ئێمە ئەگەر بینە سەر بابەتی هوشیاری لەناو ئەو یاسایی کە ئاماژەی پێکرا یاسای ژمارە 6 ساڵی 2008 بەڕاستی کۆمەڵێک با بڵێن لایەنی کەرتی تایبەتی لە خۆی گرتوێت بە تەنها کۆمپانیەکانی گواستنەوەیە کە ئەمەش با بڵێن یا کۆمپانیەکانی پەیوەندیە کە ئەمە ڕەنگە لە ئێستادا تەنها ئەرکی ئەوان نەبێت، چونکە بابەتی وشارکردنەوەی هاوڵاتیانەوە زەمینە خۆشکردن بۆ باشتر بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و هەروە سۆشیال میدیا ڕەنگە ئەرکی کۆمەڵێک دەستگای تر بێ کە لەناو یاساکان ناوی نەهاتووە. بۆیە بەڕاستی بە هەموو پێوەرێک ئەم یاسای لە سەردەمی ئێستادا گونجاو نییە بۆ ڕووبەڕووبوونی هەموو تاوانە ئەلکترۆنیەکان. بەم تێگەشتنەوێ بەم نەمەتەی بەڕێزت بێ باشتر نەبوو یاساکە لە خولی شەشەمی پەرلەمان هەموار بکرێتەوە و جۆرێک لە یاسای کە بە واقعی کۆمەڵگەی کوردی و ئەو تاوانانەی کە ئێستا ڕوو دەدات یعنی بخوات باشتر نەبوو ئێوە ئەمە دواتر ئەم داواکاری ئاراستەی داواکاری گشتی کرد؟
خۆی ئێمە دەرکمان بەوە کرد بەس بەڕاستی لەبەرەوەی کە پەرلەمانی کوردستان کارە نەبوو ئێستاشە بەتەواتی کارە نەبوو بەس خۆشحاڵانە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە دوای ئەوەی کە نوێنەران هەڵبژێران چوونە پەرلەمان لە ئێستادا تا ئێستاش بەتەواتی پەرلەمانی کوردستان کارە نەبوو بۆیە دەسەی سەر بەخۆی مافی مرۆڤ دەرکی بەم حاڵەتە کردو بەڵام ڕەنگە هەموارکردنەوەی یاساکە و پێشکەشکردنی پرۆژەی هەموار بۆ پەرلەمانی کوردستان کاتی زیاتری بووە ئێمە ویستمان بەڕاستی لەبەرەوەی کە زانیمان ئەو خراپ بەکارهێنانی پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا بەڕاستی هێرشێکیان بە بڵێن مەترسێکی زۆرە بۆ سەر ئاسایشی تاک و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزانەکان بۆیە بە پەسەندمانزانی یەکەم جار ئێمە ڕێکارێکی جێبەجێکردن لە لای خۆمان دەست بەم شێوازە بەم فۆرمە داواکارێکی ئەوە دەتوانێت بگا بە مەجرای قانونی خۆی بەتەکی لەلایانی جێبەجێکردنەوە لایەنی وەرگرتنی ڕێکاری یاسایی و بەتەکی چونکە داواکاری گشتی هەروکو ئاماژەم پێکرد ئەوان مافی ئەوان هەیە کە داوای یاسایی بجۆڵێنن بەپێی یاسا و دەستەش لەمڕۆوە هەم داواکارەوە هەم چاودێری ئەو ڕەوشەش ئەکا و ئێمە بە خۆشحاڵیەوە لەگەڵ دەستگاکانی ئاسایش لە هەرێمی کوردستان و دەستگاکانی پۆلیس لە هەرێمی کوردستان پەیوەندێکی باشمان هەیە کە ئەوانش بە خۆشحاڵی ئێستا لە بەتایبەتیش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرنجی ئەومانداوە کە ژووری ئۆپەراسیۆنی تاوانە ئەلکترۆنیەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەکرێ بەجددی ئەم بابەتە دراسە کراوە هەتاوەکو بتوانین کە ئەم ژووری ئۆپەراسیۆنە بۆ وەرگرتنی ڕێکاری یاسایی و بە دوواداچوونی هەموو ئەو کەسانە بێت کە سوۆشیال میدیا بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنن فلتەر و پێوەرەکە ئەوەندە بەهێز و ئەوەندە ئەکادیمی ئەوەندە تۆکمەیەکە دەستی بگا بە هەموو ئەو پیجە بێخاون و دایک و باوکانی کە بە زمانە شعبەکەی دەوترێت لە تۆڕە کۆمەڵایەتەکە بوونیان هەیە ڕۆژانە بڵاوکراوان هەیە دەتوانێت ئەمانە بخاتە بەردەم لایەن یاسایی و قانونی بەتەکید ینی ئێستا هەوڵێکی زۆر باش هەیە بەڵێ ئەمان وەکوتم ژووری ئۆپەراسیۆنی تاوانە ئەلکترۆنەکان هەیە و دەستگای داواکاری گشتی لەلایەن خۆیەوە دەستگای ئاسایش لەلایەن خۆی بە ئەمان کۆمەڵێک با بڕێن دەستگان و کۆمەڵێک موسسەسان واجگە لەوەش ئێمە ئێستا پۆلیسی ئەنتەرپۆڵمان هەیە بەڕاستی حتا ئەگەر ئەو تاوانبارانە لە دەروی وڵاتیش بنکەواتە ڕوبەڕووکردنەوەیان بەرامبەر بە یاسا و وەرگرتنی ڕێکاری یاسایی ئەوەندە زەحمەت نییە وەکارێکی ئاسانە لە ئێستادا و لەبەر ئەو پەیوەندی ئەو دەستگایانە کە هەمویان بەیەکەوە هەیەە ئەتوانن کە ئەو کەسانە ڕوبەڕۆی یاسا و دادگا بکەنەوە ژمارە و جۆر و شێوازی سکاڵەکان زیاتر چی بوون و تا ئێستا چەند لەم سکاڵایانە چۆنەڵی یەکلای کراوەتەوە بەڵێ ئێمە وەکوتم بە پێی ئەو پەیوەندەیە کە دەسەی سەر بەخۆی مافی مرۆڤ لەگەڵ تەواوی دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان هەیەی ئێمە ئەو سکاڵانەی کە ینی ڕوبەڕووی دەستە و نووسنگەکانی دەستەکراوەوە بەڕاستی زۆربەی زۆری ئەوانن کە با بڵێن وێنەی خەڵکانی تر بەکارێن بەتایبەتیش ئافرەتان وێنەی خەڵکانیان بەکارێن بە شێوەیەکی ناشیاوە دوور لە ڕاستی دوور لەوەی ئەو کەسە ویستی خۆی بێ بۆیە ئەمە بابەتێکی گرنگە کە وەکوتم بەڕاستی مەترسێکی تەواو بەسەر ئاسایشی تاکەکان و ئاسایشی خێزانی ڕەنگە زۆربەی زۆری ئەم کەسانە بەڵێ کەسێک لەوانەیە بەهۆی ئەوەی کە سوۆشیال میدیا یاخود پیجێک یاخود ئەکاونتێکی فێک بە ناوی کراوەتەوە ڕەنگە ڕوبەڕووی جۆرەها ناوە ناتۆرە و جۆرەها تاوانی تر بۆتەوە بۆیە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە لە ناو سکاڵەکانی کە ڕوبەڕووی دەستەکراوەتەوە ڕەنگی داوەتەوە و ئێمەش بە گوێرەی ئەو پەیوەندی کە لەگەڵ دەستگای ئاسایشی هەرێم هەمانە بەڕاستی زۆربەی زۆری ئەو تاوانبارانە بەڵێ دەستگیر کراونەوە دەتوانرا ئەو پەیجانە دابەخرێتەوە بەکەرانیشی ڕوبەڕووی دادگا بکەنێنەوە تا بخان چی شتێک تاوانە چ شتێک ئازادی ڕادەربڕینە بەڵێ خۆی ئەم بابەتە بەڕاستی لەسەر ئاستی لەم بابەتە هەندێکیان وایە بۆ منە ئەوەی دەکرێت ئازادی ڕادەربڕین و دەکرێت هەموو کەسێک لە پێیجی خۆی وە قسە بکە و ئەوەی لە دڵیەتی بیڵێت ئەمە وایە خۆی ئێستا لایەنی نێودەوڵەتیشەوە مشتومڕێکی زۆر لەسەر ئەم بابەتە هەیە ئایا ئەمە ئەچێتە قەڵبی سنووردارکردنی ئازادی ڕادەبڕین و بەرتەسکردنەوەی فەزای ئازادی یاخود ئەمە تۆ سنووردارکردنی بەکارهێنانی مافی خۆتە چونکە ئەم بابەتە بەڕاستی هیچ پەیوەندێکی بە ئازادی ڕادەبڕینەوە نییە کاتێکە تۆ بۆ نمونە تەشهیر یان ناوزڕاندن یان مەسەڵەن بابەتێک کە پێویستی کەسەکە خۆی نەبێ یاخود بابەتێک کە مڵکی فکری ئەو کەسەیە کە تۆ بەکاری ئەنی بەڕاستی ئەمانە
هەمووی بەپی یاسا کارپێکراوەکان ئێمە لە زۆربەی زۆری وڵاتان لە ساڵانی هەفتاکانەوە یان با بڵێن بابەتێکی بە ناوی جەرائیمی ئەلەکترۆنی ینی ئەمە ئەو کاتێککە حاسوب هەبووە کەواتە هاکردن و بردننی معلوماتەکان و بردننی زانیاریەکان و ئەمانە هەمووی ئەچێتە قاڵبی تاوانەوە بابەتی ئازادی ڕادەبرین تۆ ئەوەیە کە بابەتێک کە بەدڵت نەبێت لە گۆشەمیگای خۆتەوە تۆ بتانی سەرنجێک بخەیتە ڕوو ڕاستپاردەیەک بخەیتە ڕوو ڕەخنە لە شتێک بگری بەڵام کاتێک کە ئەچێتە قاڵبیتانە چونکە تاوان لەگەڵ ڕەخنە جیاوازی زۆرە تۆ زۆر جار ئێمە ئەڵێن حتى تەنانەت با ڕەخنەکانیش بنیاد نەربێت و خێنەر نەبێت ینی ئەمەش لە ڕەنگە ئەمەش ئەم دوو تەوەرە جیاوازیە بێ بۆیە ئەم بابەتە لە ڕووی نێودەوڵەتیشەوە بەڕاستی باشتر دراسە کراوە و هیچ پەیوەندێکی بە بەردەستکردنەوەی فەزای ئازادی نییە و هیچ پەیوەندێکی بە ئازادی ڕادەبرنیە چونکە تۆ لەسەر کەسێکی تر ئیشەکەی ینی ئەوە نییە کە بەڵێنێ خودی خۆت سەرنجەکانی خۆت ڕاستپاردەکانی خۆت ڕەخنەکانی خۆت ئەخەیتە ڕوو بەڵکو تۆ لەسەر کەسێکی تر لەسەر دەستگایەکی تر کار ئەەکەی کە ئەمە مافی تۆنێ بەبێنی بێگومان بەپێی یاسا تاکی کوردی نەکەوێتە ناو ئەم فەوزا و هەڵە یاساییەوە دەبێ قۆناغی وەشارکردنەوەی کۆمەڵگەلێکەوە دەست پێ بکات کەواتە دەستی مافی مرۆ پاکێجێکی تایبەتی بەمە هەیە پێشەوەی تاکەکە بخاتە بەردەم یاسا بەڵێ خۆی من بۆ ئاماژم بۆ کردکە لەنا ئەو یاسایی ژمارە 6 ساڵی 2010 تەنها یعنی ئاماژە بە کۆمپانیەکانی گواستنەوە کرا بۆیە کۆمەڵێک دەستگای تر بەڕاستی پێویستە مکەلف بکرێ بەپێی یاسای تازە کاتێک کە ئەم یاسای هەموار کراوە هەموو ئەو گۆڕانکاریان لە خۆ بگرێەوە ئەو دەستگایانەش بەڕاستی ئیلزام بکات بۆ ئەوەی کە هەستن بە ئەرکی وشارکردنەوە چونکە بابەتی وشارکردنەوە ئێمە بە حکمی ئەوەی کە تیمەکانی ئێمە لە دیوانی دەستە و هەروە نووسنگەکانی زۆری کات لە ناو لە قوتابخانەکان لە ناو زانکۆکان سیمینار ئەنجام بدەن بۆیە ئەزانین کە خەڵکێک دەرێک بەوە ناکە کە خراپ بەکارهێنانی سوۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی ئەو پلاتفۆرمانە تاوانە کەواتە و ئەرکی هەم دەستەی مافی مرۆڤ لە چەند لایەنێکەوە و هەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕاگەاندنیش بەڕاستی ئەمە ئەرکی ئەوانە کە بتوانن وشارێکی تەواو بە تایبەتیش لە ناو گەنجانە بەکاربێن هەنگاوەکانی توانیوێتی ڕێگرێکی باش بێ بۆ شارکردنەوەی تاکی کۆمەڵگا یان لایانی کەم حەجم و قەبارەی تاوانەکان لە جێگێکدا بوەستێنێ خۆی ئێمە تا ئێستا بەڕاستی لەبەرەوەی کە پرۆژەکە لە سەرەتایین و ئێمە ڕەنگە دەرەنجامێکی تەواوە داتایەکی تەوامان لەبەردەست نەبێ بەس ئومێد بەخوا کە پرۆژەکە بە تەواوەتی چۆبواری جێبەجێکردن لایانی وشاری ئێمە بەردەوامن و لایانی وەرگرتنی ڕێکاری یاسایی دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بەردەوامە لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ ئاسایشی هەرێم بەڵام تا ئێستا ئێمە داتایەکی تەواو نییە و تەقیمێک و هەڵسەنگاندنێکی تەواو نیە بۆ ئەوی کە ئێمە دەرەنجامی ئەم پرۆژەیە وەربگرینەوە هەڵبەتە هەموو پرۆژەیەک دوای ئەوەی کە چەند قۆناغێک لە جێبەجێکردن ئەمڕێ پاشان ئێمە ئەتوانین کە هەڵسەنگاندنی کۆتایی بۆ بکەین بەڵام من دڵنیام لەبەرەوەی ئەو خەمخۆری دەستەکە هەیەی و سەرۆکایەتی دەستە هەیەی کە ئەم بابەتە بەڕاستی قۆناغێکی باشی وشارکردنەوە قۆناغێکی باشی کەمکردنەوەی تاوانەکانی سوۆشیال میدیا لە خۆ ئەگرێت تا بخام بۆ بیرتان لەوە نەکردوەوە هەندێک لەم پلاتفۆرمانە کاتێک لە وڵاتانی ئەوروپا دەبێتە کێشە و مەترسی لەسەر لایانی ئەمنی و قەومی و تەنانەت ئازادی ڕادەربڕین و بناغی کۆمەڵگا بەشەکان دادەخرێت بۆ بیرتان لەم ئۆپشنە نەکردێتەوە ئێوە ئێمە ڕەنگەوە ناتوە ینی ئەمە بکرێتە بواری جێبەجێکردنەوە هۆی ڕەنگە ئەمە یەکێک بێت لە بژار دەکات بەڕاستی بەڵام ئێمە ئەبێت لەسەر ئاستی نیشتیمانی ئەم کارە ئەم بابەتە کاری لەسەر بگرێت چونکە ئەزانین کە ئێستا لە زۆربەی زۆری وڵاتەکان پلاتفۆرمی تیکتۆک بۆ نمونەیەکێکە لەو پلاتفۆرمانەی کە زۆرترین تاوانی تێدا ئەنجام ئەدرێ ئەم پلاتفۆرمە داخراوە و دەوڵەتی عێراقیش هەنگاوێکی باشی ناوە یانێ ئەمە یەکێک لە هەنگاوەکان و سەرەتای جێبەجێکردنی ئەو پرۆژەی لەسەر ئاستی نیشتیمانیش کە هەموو ئەو حسابە بانکیانێک کە بۆ هەژماری ئەو کەسانە دێت لە پلاتفۆرمی تیکتۆکەوە بەڕاستی ئەمە ڕێگری لێکرا و داخراکە ئەمە هەنگاوێکی باشەکەواتە بە نەتیجە ئەمە ئەرکی حکوومەتە کە بی لە داخستنەوەی ئەم پلاتفۆرمانە بکاتەوە وەکو ڕێگرێکی بنبڕ بۆ ئەنجام نەدانی هەر جۆرە تاوانێک لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بەڵام ئێمە ڕەنگە ئەمە داوای ئێمە بێ بەڵام لە ئێستادا بەڕاستی ینی ئەمە دەستە ناتوانێت بەتەنیا ئەم کارە ئەنجامدا بەڵکو یەکێکە لە داواکانمان ئێمە لەسەر کارمان لەوە کردەوە دەستی مافی مرۆڤ بەتەکید هەموو ئەو خاڵانێکە باسم کرد هەم بابەتی وشارکردنەوە و هەم وەرگرتنی ڕێکاری یاسایی و ئاگادارکردنەوەی هاوڵاتیان بە هەموو شێوازەکانی ڕاگەیاندن و هەموو شێوازەکانی گەیاندنەوە ئێمە کارمان لەسەر کردەوە ڕەنگە داخستنی ئەم پلاتفۆرمانەش یەکێک بێت لە بژاردەکانی دەستە بۆ ئەوەی کە لە ئایندەدا حکومەتکاری لەسەرکەو ئەوە بە نەتیجە لە سەڵاتی خۆشێتی دۆخەک گەیشتێتەوە ئاستێک کە داوای ئەمە بکرێت بەتەکید بەڵێ ئەوەی کە ئێمە دەرکمان پێکردو بەڵێ زۆرترینە و سکاڵایانەی
کە هاتووە بۆ دەستەی مافی مرۆڤی هەرێم لە کام جۆری سوۆشیال میدیا بووە؟ ئەوانەی کە بەپێی ئەو سکاڵانێک کە ڕوبەڕووی دەستەکراوەوە هاتۆ لە لای ئێمە تۆمار کراوە لەسەر پلتفۆرمی تیکتۆک بوو بە دەرەجە یەک. کاتێک ئەم سکاڵای دەکاتە دەستەکەی ئێوە شێواز و ڕێکارەکە ئیداری و یاسایی و کارگێڕەکان چۆن دەست پێ دەکات بۆ دەستگیرکردنی ئەم کەسانە؟ بەڵێ خۆی شێوازی وەرگرتنەکانی سکالا لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەڕاستی ئێستا بە سێ جۆرە، یان بە شێوەی ڕاستەوخۆ، بە شێوەی ناڕاستەوخۆ، بە شێوەی ئۆنلاین. یعنی شێوازی ڕاستەخۆ ئەوەیە کە ئەو هاوڵاتێک کە ئەبینێ کە پیجێکیان لە یەکێک لە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا مافی زەوت کراوە یاخۆت وێنە و کەسایەتی ئەو بەکارهێنراوە بۆ ئەوەی کە با بڵێن ئەم پیجە ئەکتیڤ بێ، ئەمانیان سکالا تۆمار ئەکەن. و شێوازی ناڕاستەخۆ ئەوەیە کە ئێمە سندوقی سکاڵامان هەیە کە هاوڵاتی ئەتوانێت بە شێوازی ناڕاستەوخۆ سکاڵاکانی پێشکەش تیمەکانی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بۆ شەی ئۆنلاینیش ئەمە کە یەکێکە لە پرۆژەکانی تری دەستە کە لەگەڵ ڕێکخراوی هارتلاند ئەلایەنسی نێودەوڵەتی ئێمە ئەم پرۆژەیەمان ئەنجام دەدات تاوەکو هاوڵاتی ئەگەر بۆی ئاستەنگ بێ کە بێتە دەرەوەی ماڵەکەی و بێتە دەرەوەی ئۆفیسەکەی بتوانێت لە ڕێگەی ئۆنلاین و لە ماڵی خۆیەوە سکالا پێشکەشی دەستە و با بڵێن هەم دیوانی دەستە هەم دووسنگەکانیش بکەواتە کاتێک ئەم سکاڵانە دێتە دەستە بە هەر شێوازێک بە لە شێوازانە بە هەر میکانیزمێک بێ تیمەکانی دەستە دراوسەیەکی گونجاوی ئەم سکاڵای ئەکەن ئایا ئەمە لە چوارچێوەی دەسەڵاتەکانی دەستەیە بەپێی یاسا یاخود نا، چونکە زۆر جار ئێمە سکاڵا هاتۆتە لەبان بەڵام بینیمانە بەپێی یاسا دەسەڵاتی ئێمە نیە. ئێمە لەو کاتەدا تەنها ئەرکی ڕاوێژی وەرەگرین، ئێمە تەنها ڕاوێژی یاسایی ئەدەین بەو هاوڵاتی هەتاوەکو ڕێپشاندەری بن کە سکاڵاکەی ڕوبەڕووی کان دەستگا ئەکاتەوە. بەڵام ئەو سکاڵانێک کە خودی کاری دەستێەوە دەستە دەسەڵاتی هەیە کاری لەسەرکە ئێمە لەلایەن ئەو تیمە بڵێن شارەزایەوە دراسە ئەکرێت و فۆرمێکی تایبەت بە وەرگرتنی سکاڵاکە پڕ ئەکرێتەوە ئەنێردرێ بۆ لاری پەیوەنددار. ئێوە فرێ هەموو وەرگرتنی هەموو ئەم سکاڵایانە دەکەن ڕەنگە ڕۆژانە بەدەیان جۆر تاوانی ئەلکترۆنی کۆمەڵاتی لە ڕێگەی سوۆشیال میدیا و پلتفۆرمەکان و ئەنجام بدرێت. کارێکی ئاسانە ئەم هەموو تاوانە؟ خۆی یەکێک لە بنەماکانی وەرگرتنی سکاڵا ئەوەیە کە ئێمە سکاڵایەکمان هەبێ ئیتر لەلایەن ئەو کەسەوە بەڕاستی بە هەر شێوازێ و لەو شێوازانەی کە باسمان کردووە غێری ئەمە ڕەنگە دەستە دەسەڵاتی ئەوەی هەبێ ئەو بابەتانەی کە ڕای گشتی ئەو ڕۆژێنێ ئێمە لەسەر ئەوانەش کارەکەین. بەڵام ئەوەی کە ئێمە تاک بچین بەشەن ئەو بابەتانەیە بگەڕێن ئەمە چی ئەمە ئەرکی دەستنی و ئەرکی تیمەکانی دەستنیە بەردەمی ئێوە ئەگەسکە وەکو سکاڵا چەند سکاڵا بێ کە دێتە دیوانی دەستە و دێتە نووسنگەکانی ئێمە بەپێی یاسا ئەبێت وەری بگرین و وەکاری لەسەر بکەین لە کاتێکدا ئەگەر ئیشی دەستە بوو ئەرکی دەستە. بەڵام ئەگەر هاوڵاتێک خۆی نەیە سکاڵا تۆمار بکە بەڕاستی ئێمە مافی ئەوەمان نییە کە زۆر لە خەڵک بین بێ سکاڵا تۆمار بکە. بەڵام ئێمە لە هەموو مینبەرەکانەوە لە هەموو کەناڵەکانەوە ئاماژەمان بۆ کردەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی پۆستەر و لیفلێتی تایبەت و بڕوشەری تایبەت ئەمەوتومانەکە ئێمە بەشێکی تایبەت بە سکاڵای هاوڵاتیان هەر هاوڵاتیەکە دەرەک بەوە ئەکاکە لە هەر بڵێن پلتفۆرمێکی سوۆشیال میدیا هەڕەشەی لێکرێ یاخود مەترسی لەسەری هەیە یاخود مەترسی بڵاوکردنەوەی تایبەتمەندیەکانی ئەو کەسە هەیە دەتوانێت بێ سکاڵا تۆمار بکات و تیمەکانی دەستە و سەرۆکایەتی دەستەکاری لەسەرەکات. میکانیزمی گەشتن بە کەسە نادیار و شاراوەکان لە سوۆشیال میدیا لە دەستەکەی ئێوە بەچی میکانیزمەکە بخان؟ بەڵێ ئەمە ڕەنگە ئەرکی ئێمە نەبێ، ئەمە ڕێکی ئیشی یاخود کاری دەستگا ئەمنیەکانە بەڕاستیکە ئەوان شێواز و میکانیزمی زۆر تایبەتیان هەیە بۆ بە دوواداشون بەشەن ئەو کەسانەوە وەداخستنی ئەو پەیجەفەکانی کە لە ناو سوۆشیال میدیا هەیە. باش ئەمە لەسەر بابەتی سوۆشیال میدیا بابەتێکی دیکە حتمما هەر پەیوەندیدارە بە ئیش و کارەکانی وەکو دەستەی مافی مرۆڤی هەرێم بابەتی لێبوردنی گشتی ماوەیەکی زۆرە باس دەکرێت. هەندێک لە زیندانیان لە ماوەی ڕابردوو بە لێبوردنێکی تایبەتی سەرۆکی هەرێم ئازادکران. پرۆژە ئامەکە گەشتوو بەکوێ؟ بەڵێ خۆتان ئەزانن بابەتی لێبوردنی گشتی بەڕاستی ئەبێ بە یاساڕێک بخرێت و ڕێخستنی یاساژ وە دەرکردنی یاسا ئەمە ئەرکی پەرلەمانی کوردستانە دیارە لە خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم بابەتە کۆمەڵە گفتوگۆی لە خۆی گرتووە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ لە ئاستی سەرۆکی دەستە بەشداری کۆبوونەوەکانی کورد و سیاسەتی دەستەی لەسەر بابەتی لێبوردنی گشتی خستەڕ و بەڵام بەو پێی کە لێبوردنی گشتی دەسەڵاتی تەواوی پەرلەمانی کوردستانە ئەوێ ئێمە چاوەڕێ ئەو بکەین کە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار بێت وە ئەو پرۆژە یاسایی کە پێشتر پێشکەشکراوە یاخود ئەگەر پرۆژەیەکی نوێ هەبێ خوێندنەوەی بۆ بکات و دراست بکرێت بەپێی بارودۆخی چاکسازیەکانی ئێستای هەرێمی کوردستان بەڕاستی ئەبێ بڕیار لەسەر ئەو پرۆژە یاسایە بدرێت. پێشنیار و پرۆژەکانی ئێوە وەکو خۆی گوێی لێگیرا
جێگەی دەکرێتەوە لەو پرۆژە یاسا عامی بەدڵنیایە چونکە بردی گشتی بەڵێ چونکە ئێمە هیچێک لە مەهامەکانی دەستە یەکێک لە ئەرکەکانی دەستە بەپی یاسای ژمارە 4 ساڵی 2010 بۆی هەیە پێداچوونەوە بە هەموو ئەو یاسایانە بکە کە هەست بکە پێشەرکاری تێدایەوە ئەتوانێت پرۆژە یاسای گونجاو و پرۆژەی هەمواریش بدا بە پەرلەمانی کوردستان کەواتە ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەرکەکانی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ کە ئەتوانێت بە چ میکانیزمێکان لەسەر یاسا کاتپێکراوەکانی هەرێمی کوردستان کە هەم لەلایەنی هەموارەوە هەم لەلایەنی دەرکردنی با بڵێن ئەو یاسانی کە بۆشایی تشریعی هەیە فەراغی تشریعی هەیە لە هەرێمی کوردستان و ئیشتیهادەکانی ئێوە ئیلزامی یا خودڕاوێژکاری ئێمە بەتەکید یانی ڕێی ئێمە ڕێیەکی تا ڕادێک ئیلزامیە چونکە وەکوتم لە یاساکە هاتەوە هەر بابەتێک کە سەنەدی قانونی هەبێ هەر بابەتێک کە سەنەدی یاسایی هەبێ ئەمە پاڵپشتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە سەرنج و تێبینەکانی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێت کاگەرسەران ینی ئێدەستە وەکو پردێکی هەماهەنگە لە نێوان کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەروە کۆمەڵگەی کوردستانی بۆیە هەموو ئەو سەرنج و تێبینیانێکە لەسەر ڕەوشی با بڵێن زیندانەکان یاخود ڕەوشی چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەیە ئێمە لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە پێمان ئەگەکەواتە گرنگە کە سەرنج و تێبینەکانی دەستە وەکو خۆی لەناو پرۆژە یاساکاندا و لەناو ئەو یاسانێک کە هەموارەکرێتەوە جێگەی بکرێتەوە ئەم قسەیە بۆ ڕۆژی زیندانەکانیش ڕاستە ینی بۆ چوونەکانی ئێوە بڕیارەکانی وەکو خۆی جێبەجێ دەکرێت لە زیندانەکانە چاکسازیەکان بەتەکید ینی بابەتی چاکسازیەکان و سەردانی چاکسازیەکان و بنکەکانی گشتن گواستنەوە بەندیخانەکانی ئاسایش ئەمە ئەرکی هەرێک سەرەکی ترینی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤە کە ئێمە بەردەوام لە حاڵەتی ئاسایی و لە حاڵەتی نائاسایی سەردانمان هەیە بۆ ئەم شوێنانە و چاودێری هەم ڕەوشی مرۆیی و هەم ڕۆژی یاسایی ئەو کەسانە ئەکرێ بۆیە بە پشتبەستن بەو بارودۆخی کە ئێستا لە ناو چاکسازیەکاندا هەیە بەڕاستی ئەومان لەبیر نەچێت چونکە قەرەباڵغێکی زۆر هەیە لە ناو چاکسازیەکاندا و ژمارەی دراوان زیاد لەوەی کە هەیە و کە ئەو بینایە ئیسیعابی ئەکات لە هەر سێ پارێزگاکەی هەولێر و دهۆک و سلێمانی بەڕاستی ئەتوانین بڵێن کە ستانداردی تێپەڕاندووە کە ئەمە ئەم سەرنج و تێبینیانەوە ئەو ڕاستپادانێک کە ئێمە هەمانە بە دڵنیاییەوە لەوە ئەتوانین بڵێن وەکو بنەمایەکدا ئەندێ بۆ ئێمە بتوانین ناو پرۆژە یاساکاندا سەرنج و تێبینەکانی خۆمان چەسب بکەین و خولی شەشەمی پەرلەمان دەست بەکارەکانی نەکا ئەم پرۆژە یاسایە پرۆژەیەکی مردو و ئیشی لەسەر ناکرێت خۆی بەتەکید بەڵام وەکوتم ئەمە ئەرکی پەرلەمانە بەڵام بابەتەکە فرامۆش نەکراوە بابەتەکە ئێستا لە دیراستایە و لایەنەکان هەم دەستی سەر بەخۆ مافی مرۆڤ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕەنگە ئۆفیسی مافی مرۆڤی یونامی کە ئێستا دەست بەکارن لە هەرێمی کوردستان و ئیشەکانیان بەردەوامە ڕەنگە سەرنج و تێبینەکانی ئەم لایەنانە هەمووی بەیەکەوە لەسەر ئەم پرۆژە یاسایە هەبێت و ڕۆژانە ئەم بابەتە گفتوگوی لێەوە بکرێ بۆیە ئێمە بە نەتیجە ئەبێ کۆی ئەو سەرنج و تێبینیانە کۆی ئەو ڕاستباردانێکە هەیە لەگەڵ لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان و لیژنەی مافی مرۆڤ ئەگەر لە خولی شەشەمە ئەم لیژنێش بوونی هەبوو کە ئێمە ئومێد دەکەین بەڕاستی کە بەردەوامی هەبێت لیژنەی مافی مرۆڤ چونکە ئەرکێکی زۆر گەورەی لە سەرشانە بۆیە ئەم تێبینێن و ئەم ڕاستپادانە دەرێتە ئەم لیژنانە هەتاوەکو بتوانین هەم بە پێی ستانداردی نێودەوڵەتی ئەو ئێستانەکە دەرەچێ و بە سوود وەرگرتن لە ئەزمموی وڵاتانی ترکە ئەم یاسایان هەیە ئێمە بتوانین یاساکەی هەرێمی کوردستانیش یاسایەکی تۆکمە بێ و خزمەت بە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە. پرۆژە یاسایی کە ئامادەکراوە بۆ لێبوردنی گشتی ژمارە ئەو زیندانیانی کە ئازاد دەکەن ژمارەیان چەندێک دەبێت هەرچەندە پرسیارێک دقیق و وردە بەڵام بە شێوەیەکی ئاماگەر ڕەنگە ئەمە بڵێم پێش زەمانمان ئەخات چونکە ئێمە هەتاوەکو پرۆژە یاساکە با بڵێن نەک پرۆژە یاسا با بڵێن یاساکە دەرنەچێت لە پەرلەمانی کوردستان نازانانی ئەو مەرجوو ئەو تاوانانی کە دیاری ئەکرێت لە ناو یاساکەدا چۆنە چونکە تۆ ئێستا ئەگەر بۆ نمونە یاسای لێبوردنی گشتی ئەوانە نەگرێتەوە کە تاوانی کوشتنیان ئەنجام داوە ئێمە ئەو کاتە ئەتوانین ئامارێکی دقیق و تایبەت بەو بابەتە ئامادە بکەین بەڵام لە ئێستادا لەگەڵ ئەوەی کە یاساکە ئێشتا بوونی نییە و ئێشتا تا ئێستا بڕیاری لێ نەدراوە ئێمە ناتوانین هیچ داتایەک بخەینە ڕوو چونکە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان تاوانباری جۆراوجۆری تێدایە هەم تاوانە قورسەکان و هەم تاوانە سووکەکان بۆیە تاوانە قورسەکان ڕەنگە بەرجی ئەوە هەبێت کە پێویستە سڵح هەبێت لە نێوان خێزانەکاندا بەتایبەتیش ئەوەی کە تاوان لە نێوان دوو خێزاندا ڕوویداوە دوو لایەندا ڕوویداوە ڕەنگە بابەتی بازرگانی کردن ڕەنگە بابەتی مادەی هۆشبەر بابەتی تیرۆر ئەمانە دیسانەوە کار لەسەر ئەوە بکرێت کە ئەمانە لێبوردن نایەنگرێتەوە بەڵام دیسان وەکوتم ئەمە نیە ئەمە مافی منیش نییە کە من قسە لەسەر ئەم بابەتە بکەم چکەوە بۆ پەرلەمان بەجێهێڵێ لە قسەکانی بەڕێزدەوە تێگەشتم کە جۆر و شێوازی لێبوردنەکە بە پێی مادە و بڕگەکانی
ئەو چاکسازیانی کە لە زیندانەکان هەیەە بەوە تحکم دەکرێت بۆ یعنی یەکلا دەکرێتەوە بەکەی مادە یاسایەکان خۆی ئەمە جزئێکی سەرەکی بابەتەکە وەکوتم ئێمە لە ناو ڕۆژی چاکسازیەکانە بەردەوام سەردارمان هەیە بەردەوام ئێمە سەردانیان ئەەکەین و گویان لێ ئەگرین و سکاڵیان هەیە. بەڵام بەنەتیجە ئێمە کە راپۆرتەکانی تیمەکانی ئێمە ئامادە ئەکرێت کۆمەڵێک ڕاستپاردە هەیە بۆ نمونە ئەوانەی کە تاوانی زۆر قورسیان ئەنجام نەداوە دەنانەت هەتتا بابەتی لە سێدارەدان بەڕاستی ئەمە پرسێکە کە ئێمە ئەوەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ زۆر بە گرنگی ئەم بابەتەما وەرگرتووە و ئومێد ئەەکەین لە خولی شەشەوی پەرلەمانی کوردستان چارەسەرێکی یاسایی گونجایی بۆ بدۆزرێتەوە کاتە ئەمە کۆمەڵێک سەرنج و تێبینیە کە ئێمە ئەیدەین بە لیژنە تایبەتمەندەکانی ناو پەرلەمانی کوردستان تاوەکو سوود لەو ڕاستپاردە و سەرنج و تێبینیانەی ئێمە وەربگیرێ لە کاتی دەرکردنی یاسای لێبوردنی گشتی. زۆر سپاس بۆ تاافگە مەر بەڕێوبەری گشتی مافی مرۆڤێرم سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ بێت.